سڵاو ڕێز بێەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی سێشەمە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ناڕوونی چارەنووسی هاجەر ساییدی چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی سنە. لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی میاندواو. درێژەی بایکۆتی دەوام لەلایەن معالیمان و کارمەندانی هەرێمی کوردستان. ئامادەکاری تورکیا و تەروریستە ئیسلامگەراکان بۆ هێرشکردنە سەر کۆبانی. دەست بە سەرکردنی 4 کەس لە باکووری کوردستان. کۆبوونەوەی کرێکارانی ڕاستمی نەوت لە دوورگەی لاوان. ناڕەزایەتی کرێکارانی شاغەڵ لە ڕێگەی ئاسنی کەرەج. کۆبوونەوەی خانە نوشینکراوانی مخابەرات لە شیراز و بروجێر. ئیدانەکردنی یاسای عیفاف و حیجاب لەلایەن کۆمەڵناسانی ئێران. وابڕانی سیستمی گەرمکەرەوەی زیندانی قەرچەک و دۆخی خراپی بەندکراوان. ناڕوونی چارەنووسی هاجەر ساییدی چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی سنە. بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی 27 خەزەڵوەری 1403 هەتاوی حکمی 1 ساڵ زیندانی هاجەر ساییدی چالاکی کرێکاری خەڵکی سنە تەواو بووە، بەڵام بە هۆکارێکی نادیار لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە ماوەی بەندکرانی درێژ کراوەتەوە و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. شەوی چوارشەممە هاجەر ساییدی هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە چالاکانی کرێکاری و مەدەنی شاری سنە سەردانی بنەماڵەی هەمیشە زیندوو هومەن عەبدوڵڵاهیان کرد، بەڵام لەلایەن هێزەکانی ئەمنیەتەوە بە توند و تیژیەوە دەست بەسەر کران. هاجەر ساییدی پاش دەست بەسەرکران سەرەتا ڕەوانەی گرتوخانەی تڵعات و لەوێشەوە ڕاگوێزی ناوەندی چاکسازی و پەروەردەی شاری سنە کرا. ڕۆژی 28 خەزەڵوەری ساڵی 1402 ئەو چالاکە کرێکاریە بە دانانی وەسیقەی 500 ملیۆن تمەنی لە زیندان ئازاد کرا. دواتر هاجەر ساییدی لەلایەن لقیەکی دادگای ئینقلابی سنە بە تۆمەتی ئیجماع و تەبانی دەست بە ئەمنیەتی وڵات لە ڕێگەی ڕێخستنی گروپی کۆمۆنیستی بە 2 ساڵ زیندان مەحکوم کرا، بەڵام ماوەی بەندکرانەکەی لە دادگای پێداچوونەوە بۆ 1 ساڵ کەم کرایەوە. لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی میاندواو بەیانی ڕۆژی دووشەمە 26 سەرماوەز حکمی ئەعدامی بەندکراوێکی خەڵکی بۆکان بە ناوی سەید بێهزاد سەیدی بۆکان ناسراو بە بێهزاد سەید گوڵی لە زیندانی میاندواو جێبەجێکرا. بە پێی زانیاریەکان بێهزاد سەیدی بۆکانی پێشتر بە تۆمەتی کوشتنی بانقەست دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئەعدام مەحکوم کرابوو. بەیانی ڕۆژی دووشەمە حکمی ئەعدامی ئەو بەندکراوە لە بێدەنگی خەبەریدا جێبەجێکرا. درێژەی بایکۆتی دەوام لەلایەن معالیمان و کارمەندانی هەرێمی کوردستان. ڕۆژی دووشەمە معالیمان و کارمەندانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چەندەهەمین ڕۆژی بەردەوام درێژەیان بە مانگرتندا وەرنەچوونە سەر کارەکانیان. ماوەی چەند ڕۆژە سەدان معالیم و کارمەندی حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی نەدانی موچەی 2 مانگ دەوامیان بایکۆت کردووە. ڕۆژی ڕابردوو بەرپرسانی هەرێمی کوردستان بەڵێنیاندا موچەی 1 مانگیان پەرداخت بکەن، بەڵام ناڕازیان ڕایانگەیاند تا هەموو داخوازیەکانیان جێبەجێ نەکرێت ناگەڕێنەوە سەرکارەکانیان. ئامادەکاری تورکیا و تەروریستە ئیسلامگەراکان بۆ هێرشکردنە سەر کۆبانی. ڕۆژی دووشەمە 26 سەرماوەز دانوستانی نێوان خۆبەڕێوەبەرایەتی باکوور و ڕۆژهەڵاتی باکووری سووریا لەگەڵ نوێنەرانی دەوڵەتی تورکیا و گروپە تەروریستەکانی سەر بە وڵاتە بێ ئاکام مایەوە و هێزەکانی سووریای دموکراتیک و ئەرتەشی بەناو ئازاد هێرشەکانیان بۆ سەر یەکتر دەست پێ کرد. بە پێی ویدیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، ئەرتەشی تورکیا دیوارە بتونیەکانی سەرسنووری کۆبانی لا بردووە و هێزێکی زۆری نظامی لەسەر سنوور جێگیر کردووە. لەلایەکی دیکەوە گروپە تێروریستەکانی هێزێکی زۆریان بۆ هێرش ئامادە کرد بوو، بەڵام لەلایەن هێزەکانی سووریای دموکراتیکەوە کرانە ئامانج و لە بەرامبەردا تێروریستان گوندەکانی دەوروبەری کۆبانیان تۆباران کرد. خۆبەڕێوەبەرایەتی ڕۆژاوای کوردستان داوای لە هەموو کوردانی 4 پارچە و جیهان کردووە بە چالاکیەکانیان ڕێگە لە دووبارەبوونەوەی ژۆنۆسایدی خەڵکی کۆبانی لەلایەن ڕژیمی فاشستی تورکیا بوو.
دەست بەسەرکردنی 4 کەس لە باکووری کوردستان. ڕۆژی دووشەممە 26 سەرماوەز پۆلیسی تورکیا 4 هاوڵاتی لەوانە 2 منداڵی لە شاری شەڕناخی سەر بە پارێزگای جەزیر لە باکووری کوردستان دەست بەسەر کرد. بە پێی راپۆرتەکان پۆلیسی تورکیا 4 کەس لەوانە 2 منداڵی لە درێژەی سیاسەتی سەرکوتگەرانەی ئەو وڵاتە لە شەڕناخ دەست بەسەر کردووە. ئەمە لە کاتێکدایە کە ئەرتەشی تورکیا خۆی بۆ داگیرکاریەکی نوێ لە ڕۆژاوای کوردستان ئامادە کردووە و بۆ ئەو مەبەستە شەپۆلێکی نوێی سەرکوت ڕەفاندن و زیندانیکردنی چالاکوانان و خەڵکی ئازادیخوازی باکووری کوردستانیشی دەست پێکرد. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان. کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە دوورگەی لاوان ڕۆژی دووشەممە 26 سەرماوەز بۆ جارێکی دیکە دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری وەلانانی سەقفی ئەغدەست، وەلانانی ئاسەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، وەلانانی جیاوازی، لە سەرکار دوورخستنەوەی بەرپرسانی ناکارامە، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی، بەکردەوە دەراتنی تەواوی مادەی 10 ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت، پێدانی ئەو بڕاپارەیە کە لە ساڵانی ڕابردوو وەکو باز لەسەر ئاغدەستەکانیان کەم کراوە و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە ڕێگەی ئاسنی کەرەج. کرێکارانی شاغڵ لە ڕێگەی ئاسنی کەرەج ڕۆژی دووشەممە لە ئاست دۆخی خراپی پیشەوی و معیشەتی ناڕازایەتیان دەربڕی. بەوتەی کرێکارانی ناڕازی ماوەی 2 مانگ ئاغدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی خراپدا دەژین. هەروەها بەهۆی نەدانی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی اجتماعی دەفتەرچەی بیمەکانیان تازە نەکراوەتەوە و چیتر ناتوانن سەردانی ناوەندە دەرمانیەکان بکەن. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە شیراز و بروجێرد. ڕۆژی دووشەممە 26 سەرماوەز خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی شیراز و بروجێرد لە بەردەمە ڕێکخراوەیە کۆبوونەوە. ڕۆژی ڕابردوو بەهۆی ئەوەی کە دەوڵەت پشودانی گشتی لە زۆربەی پارێزگاکانی ئێران ڕاگەیاندەبوو، خانەنشینکراوانی مخابرات نەیانتوانی وەکو هەفتەکانی پێشوو چالاکیەکانیان ئەنجام بدەن. بەو بۆنەوە تەنیا لە شارەکانی شیراز و بروجێرد خانەنشینکراوان کۆبوونەوەیان بەڕێوە برد و بەوتنەوەی خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی تەکمیلی و هەروەها بەکردەوە دەراتنی گەڵاڵەی هاوسان سازی. ئیدانەکردنی یاسای عیفاف و حیجاب لەلایەن کۆمەڵناسانی ئێران. کۆمەڵێک لە کۆمەڵناسانی ئێران ڕۆژی دووشەممە لە بەیاننامەیەکدا ناڕەزایەتی خۆیان لە ئاست پەسەندکردنی یاسای عیفاف و حیجاب لەلایەن نوێنەرانی مەجلیسێک کە تەنانەت دەنگی لانیکەمی خەڵکیشیان نییە نیشاندا. کۆمەڵناسانی ئێران لە بەیاننامەکەیاندا وێڕای شەرمەزارکردنی ئەو یاسا دژە ئینسانیە بە دەیان بەڵگە پیشانیاندا کە پەسەندکردنی ئەو گەڵاڵەیە پێچەوانە یاسای بنەڕەتی وڵات و دژ بە مافی شارۆمەندان بە تایبەت ژنانی کۆمەلگایە و ئەبێ بە زووترین کات هەڵبوەشێتەوە. بە باوەڕی کۆمەڵناسان یاسا نابێت ناهەنجاری لە کۆمەلگادا پەرە پێ بدات، بەڵکووە بێ پشتیوانی لە هەنجارە باشەکان بکات. ئەگەر وانە بێت هیچ شەریعەتێکی نییە. یاسای عیفاف و حیجاب ڕاستە و خۆ دەستێوەردان لە ژیانی شەخصی جەماوەردا دەکات و مەبەست لەو یاسایە دانانی بربەست بۆ گەیشتن بە مافی ژنانە. بڕانی سیستمی گەرمکەرەوەی زیندانی قەرچەک و دۆخی خراپی بەندکراوان. ڕۆژی یەکشەممە 25 سەرماوەز بەرپرسانی زیندانی قەرچەک سیستمی گەرمکەرەوەیان بڕی و ڕێگەیان بە بنەماڵەی بەندکراوان نەدا جلو بەرگی زستانە بەدەست ئازیزانیان بگەینن. لە درێژەی سەرکوتی سیستماتیکی حکوومەت بەرپرسانی زیندانی قەرچەک بە بیانووی سەرفەجوویی لە مەسرەفی سوتەمەنی و بەرق سیستەمی گەرمکەرەوەی زیندانیان کوژاندوتەوە و گیانی بەندکراوانیان خستۆتە مەترسیەوە. بەندیخانەی قەرچەک یەکێک لە بەدناوترین زیندانەکانی ئێرانە کە بەندکراوەکانی لە ئیمکاناتی بێداشتی، دەرمانی و ڕێفاهی بێبەشن. کوژرانی دوو شارۆمەند بە تەقەیەزەکانی ڕژیم لە گوندی دەوڵەتاباتی مەشەد. لە ڕۆژانی ڕابردوودا دوو شارۆمەند بە ناوەکانی مەجید وەزیفەدان و محەممەد زارعزادە لە هێرشی هێزە ئینتزامیەکان بۆ سەرگوندی دەوڵەتاوای مەشەد کوژراون. بە پێی زانیاریەکان مامورانی دەوڵەت
بۆ بڕینی ئاوی گوندنشینان هاتوون و لەگەڵ خۆپێشاندانی دانیشتوانی گوندی دەوڵەتاوە بەرەوڕۆ بوونەتەوە. هێزە ئینتزامیەکانی ڕژیم بێبەزەیانە تەقیان لە خەڵک کردووە و لە ئەنجامی ئەو هێرشەدا دوو ناڕازی بە ناوەکانی مەجید وەزیفەدان و محەممەد زارعزادە گیانیان لەدەستاوە و چەند کەسی دیکە بریندار و دەست بەسەر کراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم هەموو دووربینەکانی نێو دەوڵەتاوایان کۆنتڕۆڵ کردووە و لە کردەوەیەکی نایاساییدا هەموو وێنە ویددیۆی نێو مۆبایلی شارۆمەندانیان سڕیوەتەوە. دۆخی خراپی تەندروستی شەریفە محەممەدی لە زیندانی لاکانی ڕاشت. بە پێی راپۆرتی کەمپەینی بەرگری لە شەریفە محەممەدی چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی لاکانی ڕاشت یانی ئەو بەندکراوە سیاسیە بەهۆی بێبەشکرانی لە دەرمانی پێویست کەوتۆتە مەترسیەوە. بە پێی راپۆرتە یەکێک لە پەنجەکانی قاچی شەریفە تووشی نەخۆشی قارچی و عفونی بووە و ئەگەر چارەسەری پزیشکی وەرنەگرێت ئەو نەخۆشیە بۆ پەنجەکانی دیکەی پەرە دەسێنێت و ئەگەری هەیە پەنجەکانی ببڕنەوە. کەمپەینی بەرگری لە شەریفە محەممەدی هۆکاری سەرهەڵدانی ئەو نەخۆشیەی بۆ خۆراکی ناسالم و نەبوونی ئیمکاناتی بێداشتی گەڕاندوێتەوە و داوای کردووە بە زووترین کات مەرەخەسی دەرمانی بۆ چالاکە کرێکاریە بدرێت بۆ ئەوەی بتوانێت لە نەخۆشخانەی دەرەوەی زیندان چارەسەری پزیشکی وەربگرێت. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کۆمەڵکوژی خەڵکی غەزە لەلایەن ئەرتەشی ئیسرائیل. بەهۆی هێرشە ئاسمانیەکانی دووڕۆژی ڕابردووی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەر غەزە 35 فەلەستینی کە زۆربەیان ژن و منداڵ بوون گیانیان لەدەستاوە. بە پێی ڕاگەیاندنی وەزارەتی بێداشتی فەلەستین فڕۆکەکانی ئەرتەشی ئیسرائیل ئۆردوگای ئاوارەکانی غەزەیان لە چەند ناوچە بەردومان کردووە و بۆ هۆیەوە 35 ژن و منداڵ و چەندین ئەندامی فریاگوزاری خێرا و ڕۆژنامەوانێک گیانیان لەدەستاوە و چەندین کەسی دیکەش بریندار بوون. لەلایەکی دیکە ئەرتەشی ئیسرائیل درێژەی بە پێشڕەویەکانی لە نێو خاکی سووریەداوە و ڕۆژی ڕابردوو کۆگاکانی چەک و تەقەمەنی ئەرتەشی سووریای لە تەرتوس و دیمەشق بە چڕەی بەردومان کرد. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.